بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی هەرێمی کوردستان داوا لە هاونیشتیمانیان دەکات کە لە کاتی خۆیدا بەشە خۆراکی ماگانەیان وەربگرن. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە سەرجەم بریکارەکانی خۆراک ئاگادار کراونەتەوە هەر کەسێک لە ماوەی 20 ڕۆژدا نەچێت بەشە خۆراکەکەی وەربگرێت دوای ئەو ماوەیە مافی وەرگرتنی نامێنێت و دەفەوتێت. بۆیە پێویستە هاونیشتیمانیان لە کاتی دیاریکراودا سەردانی بریکارەکانیان بکەن. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان هۆکارەکەی گەڕاندەوە بۆ نەگونجانی شوێنی کۆگاکان کە بەشێک لە بریکارەکان شوێنی شیا و گونجاویان بۆ هەڵگرتنی درێژخایەنی خۆراک نییە و مانەوەی خۆراکیش بۆ ماوەیەکی زۆر لە ناو دوکان و کۆگاکاندا دەبێتە هۆی خراپبوون و تێکچوونی کوالەتی مادە خۆراکیەکان. وتیشی هەندێک لە هاوڵاتیان خۆیان کەم تەرخەمن دوای چەند مانگێک دێن و داوای قەرەبووی دارایی لە بریکارەکان دەکەن کە ئەمەش کێشە دروست دەکات. ئاماژەی بەوەش کردووە ئەگەر 20 ڕۆژ تێپەڕی هاوڵاتیەکە ناتوانێت ڕاستەوخۆ لای بریکارەکەی خۆراکەکەی وەربگرێت، بەڵکو دەبێت بە فەرمی سەردانی بەڕێوەبەرایەتی بازرگانی و کەلوپەلی خۆراک بکات و ڕوونکردنەوە بدات کە بۆچی لە کاتی خۆیدا بەشە خۆراکەکەی وەرنەگرتووە.